ئەڵە بەڕێزان هەر سەبارەت بە پرسی پەنابەران لە عێراق و هەرێمی کوردستان هاوکارانم بە ژمارە و داتا لە ڕێگەی ئەم ڤیدیۆوەڵەوە کۆمەڵێک ژمارە دەخەینە ڕوو بۆی بەرچاوڕوونی زیاترتان هەبێت. ڤیدیۆڵەکە لەژێر ناونیشانی پەنابەرانی نیشتەجێی عێراق ئەوەی کە دەیبینن ئەم ژمارەیە 300,623 کەسن لە پەنابەران کە نیشتەجێی عێراقن. لە بەشێکی دیکەی لاپەڕەیەکی دیکەی ڤیدیۆڵەکەدا ئەمەم چەند وڵاتانەی کە تێدان ئەم پەنابەرانە هی ئەم وڵاتانن دابش دەبنە سەر ئەو وڵاتانە، ینی لە 87.3 هی سووریان، 6یان تورکیایە، هەروەها 3 ئێران، 2.3 فەڵەستین، 100یەکیش وڵاتانی دیکەیە، وڵاتانی جیاوازیان تێدا هەیە. هەروەها پەنابەران لە هەرێمی کوردستان، ئەوانەی کە لە هەرێمی کوردستان نیشتەجێن دابەشەکرێن سەر هەر سێ پارێزگاکە هەرێمی کوردستان هەولێر و دهۆک و سلێمانی کە تێیدا لە هەولێر 146.7 پێک دەهێنێت، لە دهۆک 130.4 پێک دەهێنێت، هەروەها لە سلێمانی 112.4 پێک دەهێنێت. پەنابەران لە عێراق ئەوانەی کە لە شارەکانی عێراقدان لە بەغدا 106.3 پێک دەهێنن. هەروەها لە مووسڵیش ئەگەر لاپەڕەکەی دیکە لە مووسڵ بەڵێ 103.7 پێک دێت. ئەمانە ئەم ژمارەی ئەم پەنابەران بوون کە لە شارەکان لە عێراق بە شێوەیەکی گشتی، هەروەها لە شارەکانی هەرێمی کوردستان، هەروەها شارەکانی دیکەی عێراقیش کە تێیدا نیشتەجێ بوون. لەسەر ئەم پرسە گفتوگۆ لەگەڵ بەڕێز حوسێن کەلاری بەرپرسی قەیرانەکان لە وەزارەتی ناوخۆ گفتوگۆ دەکەم. بەڕێزان ئێستا لە ستۆدیۆی ناوەندی کوردستان 24 لە ئێمە میوانەکە. حوسێن بەخێر بیت، یاخۆ باش بیت. ئەنی لەگەڵ هەبوونی ئەم گرفتانی کە هەیە بەتایبەتی ئەم ڕێکخراوەکان کە مساعداتەکانیان گرتوۆتەوە و لە نێو ویشاندای یونسکۆ لە سەرەتای مانجی تەمموزی ئەمساڵەوە، ینی هاوکاریەکانی گرتوۆتەوە، ئێوە چۆن ڕوبەڕووی ئەم گرفتە بوونەوە بەرامبەر بە پەنابەران، ینی تووشی ئەو گرفتانە بوون چین زیاتر؟ وەکو جەناب دامەژەت پێکرد بابەتی پەنابەران بابەتێکی تازە نییە کە لە هەرێمی کوردستان نەژین، بەڵکو ئەگەڕێتەوە بۆ ساڵەکانی پێشویستەوە تەنانەت ساڵەکانی پێش شەڕی داعشیش و هەر لە سەرەتای دروستبوونی حکوومەتی هەرێمی کوردستان بە شێوەیە لە شێوەکان خەڵکێک لە دەرەوەی هەرێمی کوردستان بە ژمارەی کەمتر ڕوویان لە هەرێمی کوردستان کردووە، بەڵام لە کۆتایی دەیە یەکەم 2000 بە دەستپێکردنی بەهاری عەرەبی کۆمەڵێک خەڵکی زۆر ڕوویان لە هەرێمی کوردستان کردو، بە تەحدیدتر لە مانگی لە ساڵی 2011 ژمارەیەکی زۆر لە خەڵکی سووریا ڕوویان لە هەرێمی کوردستان کرد کە ژمارەکان زۆر بەرچاوە، زیاتر لە 250,000 کەسە من، زیاتر لە 253,000 کەسە من کە لە هەرێمی کوردستان نەژین. بەتاکید هەر ئەو کاتەوە تاگاتە ئەمڕۆ حکوومەتی هەرێمی کوردستان لە چوارچێوەی ئەو باوەڕێ هەیەی کە یارمەتیدان و دەرگاکردنەوە لەسەر خەڵکی لێ قۆما و هەموو دەواازەکانی خۆی لەسەر پشت کردبەوەی ئەو خەڵکانی کە لیان قۆمەوە بە دوای ناوچەیەکی یارەمەگەن ئەگرێن لە هەرێمی کوردستان جێنشین وسکان بکەن و لەپاڵ ئەوەش بەپێی ئەو ئیمکانەتی کە لە بەردەم دەست حکوومەتی هەرێمی کوردستان بۆ دەستی کردوتە یارمەتیدانین و پاشتر ڕێکخرا و ئاژانسەنەوە دەوڵەتەکان بوونەتە هاوکار و دەستبار بەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان پێکەوە بتوان ئیدارەی ئەو قەیرانە بدەن لە کوردستان. باش ئەوەی کە هەیە ئێستا بۆ هەر پەنابەرێک ئەوەی لە راپۆرتەکەدا ئاماژە پێکرێت $2 و شتێک، ینی دەکەوێت بۆ سەر حکوومەتی هەرێمی کوردستان کە هاوکاری پەنابەران بکات. ئەمە ینی ئەم مساعداتانە بە شێوەیەکی گشتی، ینی ئەوەی کە زیاتر تەرکیزی لەسەر بکرێتەوە لەکوێوە دێت بۆ هاوکاریکردنەکان، هەرەوەیە کە لەسەر ئەرچی حکوومەتە یاخود هاوکاریەکان لەگەڵەوەژە کە کەمبوونەتەوە دەپرسم هاوکاریەکان لەکوێوە دێن بۆی کە هاوکاری پەنابەران بکرێت. ئەوکو باسم کرد هەر لە سەرەتا حکوومەتی هەرێمی کوردستان بە ئەرکی خۆی زانیوە، بەڵام پاشتر ئاژانسەنەوە دەوڵەتەکان و ڕێکخراو خۆی خێرخوازیەکان بوونەتە هاوکار بۆ ئەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان لەو وەزعە مالیەی کە تووشی بۆ بەتایبەتتر لە ساڵی 2014 کە حەساری ئابووری و قەیرانی دارایی لە هەرێمی کوردستان دەست پێ کردەوە، حکوومەتی عێراق بە تەواوی بودجێ هەرێمی کوردستانی بڕیوە ڕێکخراوەکانی سەربەیەن و بەتایبەتتر UNHCR و یونسکۆ یونیسف WFP کە پرۆگرامی خۆراکی جیهانیە بوونە هاوکار بۆی حکوومەتی هەرێمی کوردستان لەپاڵ باقی ئاژانسەکانی تر کە پێکەوە بتوانن یارمەتیدار بن و بتوان ئیدارەی ئەو ئاوارانە بدەن کە لە هەرێمی کوردستان. بەڵام بینیمان لە پاش لە 2020 بەدوا وردە
ئەو یارمەتیانەی کە لەلایەن ئاژانسە و ڕێکخراوەکان و داهات بۆ ئیدارەدانی پەنابەرانەوە لە تەنەند ئاوەرەکانی ناوخۆش ڕوو لە کەمی کردەوە بە تەکید وەکو جەناب دامەژت پێکم ڕاستکردنەوە بۆ قسەکەی جەناب لە یەکی تەمووز نەک یونسکۆ بەڵکو یونیسێف کە ئەرکی پاکردنەوەی کۆکردنەوەی خۆڵوخاشاکی لە کەمپەکان و تەنانە دابینکردنی ئاوەڕۆکانی لە ناو کەمپەکان لەسەر ئەستۆ بوو کشاوەوە ئەو ئەرکەی زیاتر کاریگەریەکی دروست کرد بەتەکید ینی بارگرانەکەی ئەوەیە کە حکوومەتی هەرێمی کوردستان ناچار بۆ بودجێت تامینکا بۆ ئەوەی لەو سێکتەرە حکوومەتی هەرێمی کوردستان خۆی ئەرکەکە بگرێت حکوومەت دەستی کورد نەبێت لە بەرامبەر ئەو هاوکاریانەدا ینی چ هەوڵێکی کردووە چ هەوڵێکی داوە بۆەوەی لەگەڵ ڕێکخراوەکان ڕێکخراوە نێودەوڵەتیەکان لەگەڵ حکوومەتی عراقی بۆەوەی هاوکاریەکان بگەڕێنەوە شوێنی خۆیان و بتوانن هاوکاری پەنابەران بکەن ئەوەندەی کێمە تێبینیمان کردو حقیقت ڕێکخراوە نێودەوڵەتیەکان بەتایبەت ئاژانسەکانی سەر بە UN بیانوەیەکیان هەیە ئەڵێن حکوومەتی عێراقی لە قۆناغی ئەمەرجنسی تێپەڕەوە بووتە خاوەن سەرمایەکی خەیاڵی لە مزروفۆ برێکی زۆر داهاتیە بێ ئەو بڕداهاتەوە کە حکوومەتی عێراقی لە باتیەوە داوای کۆمەک بکە مەفروضە خۆی کۆمەک بەخش بێت بۆیە حکوم بەداخەوە حکوومەتی عێراقیش تا ئەم ساتێک ئەمە پێکەوەی نێرە وەکو پێویست ناتوەتە سەرخەت ئێمە پلانمان هەیە لە داهاتوویەکی نزیک هەچەند پێشترش ئەو کارە کراوە بەڵام بۆ دیمەنی قسەکان تۆ ڕێکخراوەکان دەڵێن حکوومەتی عراقی پێویستە هاوکاریەکان بکە لە بەرەوەی داهاتێکی خەیاڵی هەیە بەتەکید بەتەکید ئەڵێن ئەوێ کۆمەک بە وڵاتانی تریش کە لێ قۆماون نەک خۆی داوا بکات لە وڵاتانی کۆمەک بەخش لەڕێ ئاژانسەکان و کۆمەکی ببێ بەڵکو بە پێچەوانم تەوقعی ئەوان ئەوەیە ئەو وڵاتانەیە کە وەکو لوبنان و ئۆکراینە و ئەفغانستان و یەمەن کە خەڵکیان ئاوار و ئاوارێ حکوومەتی عێراق بڕای یارمەتی دەبێت کە هیچ ئێمە وەکو باسم کرد ینی هەوڵێکی زۆرمان داوە هەوڵێکی جدیمان داوە دو هەوڵشمان ئەوەیە کە لەم مانگە بەتەمای تیمێکمان سەردانی بەغا بکەین بۆ لە نزیکەوە هەچەند پێشتر وتم ینی ئەوان هات چووە کە نێمەش دەڕێن آخر داواکاریەکانیان پێ بڵێن و آخر کێشەکەیان بۆ باسکەین کە ئەمە خەڵکی پەنابەر ئەرکێکی سیادەیە کە مەسئولیەتێکە لەسەر شانی خەڵکی عێراق و دەوڵەتی عێراق بێ بە التزامی خۆی هەڵسی بەڵام بەداخەوە تا ئێستا ئەو ئەرکەی بە جێبەجێ نەکردو بۆیە ناچار لەو مانگا ئێمە تیمێکی وەزارەتی ناوخۆ سەردانی بەغاکەین و ڕەنگە کار بکرێت بۆەوەی هەردوو وەزیرانی ناوخۆ لە حکوومەتی فدرال و بەڕێز وەزیری ناوخۆ ئێمە پێکەوە دابنیشەوە بە ئەو بابەت ئەم شاندە هیوا بەخش دەبێت ئێمە ڕێی خومانیان پێڵین زۆر بە ڕازگۆیانە بە ڕەنگە هیچ لاریشمان نەبێت لەوەی کە ئێنش بەشداری دانوستانەکانمان کە بۆی لە واقعی قەزەکە تێ بگات هەموو UN بۆ ئێمەڵێن دەوڵەتی عێراق پارەیە دەوڵەتی عێراقیەتی ئەوەی کە ئەرکێتی بەرامبەر بە ئەو پەنابەرانی کە لە هەرێمی کوردستان تا ئێستا بە ئەنجامی نەگەیاند ئەگەر هاوکارانم دەرفەتم پێ بدەن ئەم پرسیارش بکەم بەڵام زۆر بە کورتی وەڵام بدەیتەوە پێم دەڵێن خێرا کات نەماوە بۆ ئەم زستانە وەرزی سەرما و سۆڵەیە وا دێتە پێش چ پلانێک لە ئارادایە بۆ مەبەستی جەنابەت بابەتی سوتەمەنی لەگەڵ نووسنگی کۆچ و کۆچبەرانی وەزارەتی کۆچ و کۆچبەرانی عێراقی لە هەولێر باسمان کردو کەم لە هەولێر مەبەستم بۆ کوردستان بەس بارگەکان لە هەولێر داوامان لێ کردو ئەو بڕەنەوتەی کە لە پارێزگاکانی سەلاحەدین و تکریت و بمبور سەلاحەدین و ئەمبار و نینەوە و دیالە دێتە وڵاتیانی ئەو ئاوارەی کە لێرەیە بانیان دێتێ بێنرا بیاندرێتێ بۆەوەی ئەو بارگرانیان لەسەر خەڵکی مەکەم بێتەوە سوتەمەنیەکان بگاتە دەستیان لێرە بەڕێز حوسێن کەلاری بەرپرسی قەیرانەکان لە وەزارەتی ناوخۆ زۆر سوپاسماندوومان کردیت.